دیارە ئێمە ئەم هەڵمەتە وەکو ئەرکێکی سەرشانی خۆمان بە پێویستمان زانی کە بۆ پاکردنەوەی ژینگەی زانکۆ و ئەو کۆلێجانی کە لەناو ئەم زانکۆیان و هەروەها زانکۆی کەمپی کۆنیش هەستان بە داڕشتنی ئەم بیرۆکەیە سەبارەت و بڵین بەم پاکردنەوەیە پاشان نیژنەیەکی بڵین سەرەکی پێگات لەسەر ئاستی سەرۆکایەتی و هەروەها کۆلێژەکانیش بەشداریەکی باشیان کرد بە پێگەنانی نیژنە سەر ئاستی کۆلێژەکانیان ئێمە پرۆسەکە پاک و خاوێنی و پاکڕاگررتنێتی واتە هەر ئەوە نابێت بەزە هەڵمەتێ بێ و تاو ئێمە ئەو لیژنانە کە دروست کراوە لەسەر ئاستی کۆلێژەکان هیوامان پێی ئەوەیە کە بەردەوام پاک و خاوێنی ڕاگرن کە ئێوەش ڕاگیرە ئێمەش هەمە بە هەمان شێوە پاک و خاوێنی هەموو زانکۆ ڕاگیرێ مەبەستی شمانی بێجگەلەوە هۆشیارکردنەوەی خوێندکارە بۆی کە ئەو ژینگەی تایە ئەژی ژینگەی خۆیەتی ئەو ژینگەیت ئەسی لە پرۆسی خوێندن و هەم پرۆسی فکری خوێندکاریژەکە ئینسان عنی کە لە شوێنێک کاپەیەک پاک تەمیز بێ و مرەتەب بێ یعنی پرۆسی فێرکردن و خوێندن زۆر باشتر ڕاوبەوەی کە وەک لەوەی لە شوێنێکا بێ کە نامرەتەب و ناڕێک و پێک بێ و پاک و خاوێن نەبێ اینجا ئەمە بڵین ئێمامانێت یعنی فکرەکە وا بڕات تەسی لە خوێندکارکە کە نەک لە ناو زانکۆ بەڵکو لە دەرەوەی زانکۆ و ناو شارەکانیش بتوانن ئەو پاک و خاوێنی ژینگەی بپارێزن لەبەرەوەی ژینگەی خۆمانە و پاک وڵاتی خۆمانە.